شەوتان باش هاوڕێیان ئەو کاتتان باش لە هەر شوێنێکن و هەر چرکەیەک گوێ لە بەرنامە و ئەو سی چل دەقەی ئێمە ڕادەگرن ئێمە سوپاسان دەکەین لە بۆ ئەو کاتی خۆتان بە ئێمە دەبەخشن. بەخێربێن هاوڕێیان، بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان. ئەمڕۆ یادی ئەمڕۆ یادی شەید سەردەشت عوسمانە، ئەو سیمبولەی کە پارتی بە تاقتنێ خوێنیش سەردەشت سنووری بۆ ئەرهابدانا و بووە تارماییەک لە دوو ماڵی مەلا مستەفا بە تایبەتی مەسرور بارزانی وەیە. خوێنی سەردەشت گەلێک گران لەسەر ماڵی بارزانی کەوت، ڕەنگی هەزاران کەسیان تیرۆر کردبی لە 40-50کانەوە، بەڵام هیچی بەگەت خوێنی شەید سەردەشت بە پلە یەک دوای ئەو ویداد لی گەورە نەبوو. هاوڕێیان بەخێربێن سەرچاوی ئێمە. ئەوە هاوکات دوو ڕۆژی تر حوتی مانگ ساڵیادی مستەفای حەسەن گەورە، یەکێک لە مرۆڤە جوانەکانی کورد کە بەداخەوە لە 2019 لە کۆچی دوایی کرد. بەداخەوە ماڵ ئاوایی لێکردین بۆ شایشی گەورەی بەجێهێشت. فەرموو هاوڕێیان کاک ڕەنزدەر کورتە ڤیدیۆیەشی لەسەر ژیاننامەی شەید سەردەشت عوسمان ئامادە کردیە تا هاوڕێیانش کۆ دەبنەوە. ئەو کورتە ڤیدیۆ ژیاننامەی شەید سەردەشتان بۆ باز دەکات. فەرموو. بەخێربێن دووبارە شەوەکی خۆش. ئێمە ئەوڕۆ لە یادی 12 ساڵ ڕۆژی تیرۆری کەڵەگابوونی پارتی لە شاری هەولێر 12 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی ئەمڕۆدا لە بەردەم زانکۆی سلاحەدین کۆلیژی ئاداب دوو سەیارە دێن شەید سەردەشت عوسمان دەرفێنن. دوای ئەوە تەرمەکەی لە مووسڵ دەدۆزرێتەوە. ئێمە دەینە بە بەشک لە وردەکاریانەی کەلامانە و هەندێکیش بەڕاستی بڕیارماندا هەڵبگرین لەبەر ئەوەی لەو چرکە ساتانەی کۆتایی کۆمەڵێک زانیاری گرنگ کات. بەخێربێن هاوڕێیان لە هەر شوێنەکەن، بەخێربێن هاوکات بە بیریشتان دێنینەوە. دوای ئەوە پەیوەندیشی تەلەفۆنیمان لەگەڵ ئەو پارێزگارە هەولێر پایتەخت بەڵتەچێکەکەی پارتی ئومێد خۆشناو کە خۆتان جێ لێ ڕابگرن بزان ئەوە ئەتەکەیتی کەسێکی پارێزگا نەک بەرپرسێکی ڕقەمیەکی ئیداری شار، بەڵکو کەسێکە خاوەن هەر ئەلفوبای سیاسی بزانێ ئەو زمانی گفتوگۆی دەبێتن لەگەڵ خەڵکێک کە دەیەوێت بۆ پەڕێزەوە گفتوگۆ بکات. لە بەشی دووەم باز لەو شتە دەکەین. هاوڕێیان وەک گوتم تیرۆری سیاسی دەمێکە هەیە، یعنی نازاندرێ بڵێ ئەوە سەرەتای تیرۆری پارتیە دەستی پێکردیا، بەڵام دەتوانین بڵێن تا ئێستا کۆتایی نهاتیە. تەمەنی ئەو حزبە نزیکە 80 ساڵە و تەمەنی بنەماڵەی مەسعود بارزانی کە باڵادەستن ئەو حزبە
لەوەتی هەر لە هەرەمی دەسەڵات بنەوە ئەوان بڕیاریاندایە بە هەزاران کەس تیرۆر کرایە، چەندین کۆمەڵکوژی ڕوویدایە بەلای کەم ئەوەی شێوانیەکان خاڵۆزای و خزمی خۆی بوون، کۆمەڵکوژی ئەولێریەکان، کۆمەڵکوژی سوورچیەکان، ینی پێدابێ کۆمەڵێک لەو تاوانانەیان کردیانی بە کۆمەڵ جگە لەو زیندان و ڕهاب و ئەوانەی کە لە هەردوو دەڤەر لەگەڵ یەکتریان کردێ، بەڵام پارتی ئەو کۆمەڵک کۆمەڵکوژیشی کردێ کە ڕۆژگارێک دادێرەسە ئەو تیرۆر و کۆمەڵکوژیان نەدەدرێنە دادگا. هاوکات دەبێ بڵێن ینی سەردەشت عوسمان وەک گەنجێک یەکێک لەو گەنجانە بوو لە ساڵی 2010 زۆر بە گەرم و گوڕی هات بۆ ناو مەیدان و ئەگەر ئەوەی سەیری نووسینەکانی بکات کە بەشی زۆری لە کوردستان پۆستە و هەندێکیشی ماون، ئەم ئێستا دێمە باس بەششی ماون بڵاو نەکراونەتەوە بۆ زانیاریتان. بەشێک لە نووسینی شەی سەردەشت ئێستا لە بەردەستی ستافی کوردستان پۆستدایە چەند بابەتێکە. لەو جارەی بەرلینیشکا کەمال جەمال موختار تاکیدی کردەوەتی سێ بابەتی بەلای کەممایە لەبەرەوەی مەیلەکەی لەبەردەستیانە. بەهەرحاڵ هاوڕێیان بینەوە سەر ئەوەی سەردەشت درێژەی ئەو تیرۆرە سیاسیانەی پارتیە ڕێنگی هەمومان باسمان کردیە و ئەو 12 ساڵە و لەسەر هەموو تیرۆرە سیاسەکان کە من نامەوێت زۆر بچمە سەر ئەوەی و ئەو چیرۆکەش ناتوانم، ینی ئەوە بم هەندێک خەڵک وا باز دەکە کە ئینەمە کامیرەی چاودێری لە دویان بووە، ینی ئەوە من بڕوا ناکەم، خەبەرە دێ بۆ هەمومان دێ. من ئێستا ئەوەندێ شتم زانیاریم لە دەست بوو، خەڵکی تر پەیوەندی کردیە زیاتر جێسیقەیە بەڕاستی، ینی هەست پێ دەکەم پێویستی بە زانیاری زیاتر و هەندێک شوێن دەستنیشان کردێ لە شوێ تیرۆر کرایە کویان برد، ینی پرۆسەکەی باس کرد کە ئەمە ینی نامەوێ خەبەرەکان بەس لە پێناوی بڵێن قادر نادر ئەو خەبەرەی لە کەم بوو بڵاو بتۆ تا ئێستا چەندین شت ڕوویدایە دەبێ ئێماوەڵ بدەین بە ئەمانەتەوە شتەکان نەقل بکەین، بەڕاستی بە ئەمانەتەوە شتەکان نەقل بکەین لە بۆ خەڵک و من دیارە هەوڵ دەدرێتن مەرج نییە قسەکانی ئێمەش سەد بێتن. هاوڕێیان سەردەشت دوای ئەوەی سەرەتا دەبێەوە بڵێم ینی سەردەشت تا ئەو ڕۆژە تیرۆر کرا تا 5 مانگشەوەکەی کەس نەیدەزانی سەردەشت عوسمان ئەو مرۆڤە جوان و گەورەیە، بەڕاستی گەنجێک بوو وەک هەزاران و چەندین هەزار گەنجیت کە هەن خەڵکیکە هەن لەو کوردستان پۆستای بە نازناو دەینووسی بە ناوی سەرۆ سەردەشت بابەتی دەنووسی، 8 بابەتی نردبوو لە بۆ کوردستان پۆست، ئەوانیش نەیان دەزانی، کەس نەیدەزانی. ماڵی دەستگای پاراستن لە دوو ئەو بابەتەی بوو. من عاشقی کچەکەی بارزانیم بەوە زۆر ئستفزاز بوون، بابەتێکیان لە کوردستان نێت وەکو ئستفزاز نووسی بوو لە بۆی کە ئەو ترسنۆکە و ناوێری خۆی بە دەربێخی وایە سەردەشت قتەک لەوەی وەکو عمرەکەی تێکات نیمچە وێنەیەکی خۆی بڵاو کردەوە بەلا تەنیش بووم باشم لە بیرە کەسێک بەناوی ئەڤین خۆی کرد بۆ ژن ێشێک لەو نووسەرە جاشانەی ئەو بوو تێیان کەتان ینی کەتە ناو ئەو گەمەیەی نیمچە خۆی کەشف کرد، بەڵام ئەوەی کەشفبوونی بەڕێی من زیاترە سەردەشتێک لەو هاوڕێیان نزیکانەی خۆی هەموو گومان هەیە. من تاکید دەکەمەوە کە گومانەکان لەوەی خێلان بەختیار هاوڕێیەکی نزیک خۆی بوو پێکەوە لە گۆڤارێک سێبەر بوو، گۆڤارش سێبەریش بوو پێکەوە ئیشیان دەکرد و ئەو خێلان بەختیارە لە زۆر شوێن خۆی وەکو پەیامنێری کوردستان پۆست دەناسان لە کاتێکدا من چەند جار جێم لە ئەو برادرانەی کوردستان پۆست بۆ ئەڵێن هیچ ڕەبتی بە ئێمە نەبووە، هیچ ڕەبتی دەکۆم خەڵک معلوماتمان لێ وەردەگرن، ئێمەش خوددایان کەسێ زانیاریمان پێدەدا بەس خۆمانەوە نییە سەر لەگەڵ ئێمە ئیش دەکە خەڵکەم زانیاری دەداتێ ئیترە تشتە دقیق دەکەی. خێلان بەختیار ئاگای لەو هەرانی شەی سەردەشت بوو و پێکەوەش لە بۆ کوردستان پۆستیان دەنات. ئاخر بابەتیشی لەسەر کۆسفە ڕەسوول عەلی بوو، وەزەم 3 مانگ بوو یان 2 بووە، بابەتێکی یان لەسەر کۆسفە ڕەسوول نووسی ڕۆژی پاشتر ڕۆژێک 2 ڕۆژ دەبوو نابوو ئیتر سەردەشت ڕفێندرا. هەر ئەو کات ینی بۆیە دەڵێم پاراستن زانیوێتی مەسەلەی و ئەڤینەی بە من
کە زۆر باز دەکرێت لە ناو گفتوگۆکان زۆر دقیق نییە لەبەر ئەوەی سەردەشت لەکن خەیلانی باسی کردێک کە ئەو خاوەنی ئەو نووسین و شتانەیە هاوڕێ بوو کەتوبە ناو یاریەکە ئیتر کە سەردەشت دەڕفێندرێت لە بەردەم زانکۆ ئەو خێلانەیەک سەر پەیوەندی بە کوردستان پۆست کرد تانەوە گوتەی کاک کەمال جەمال موختار ئەمە چەند جار لەگەڵ یەکتر باسمان کردیا سەرنووسەری کوردستان پۆز یان ئەوکو خاوەن امتیاز وتبووی سەردەشیان ڕفاند چێ ڕفاندی وتی گومان دەکرێت کۆسڕە ڕەسوولبی تاوان کوردستان پۆستش تێکەت لەو ئەوەی تێکەت لەو هەرایکە بدایەت بەڕاستی هەمومان ئەوەمان کرد کە کۆسرەت لە زەمەنی ئێستا ئەو جورئەتەی نییە لە ناو شاری هەولێر بچێت خەڵک بڕفێنێ 2010 و پەیوەندی تند و تۆڵیشی لەگەر ئەوە نییە گەمەکە هەست پێ دەکرد ینی گەمەیەکی پاتێت و دەسەی تەریە ببڕی و گەنجێک بڕفێنی و قورسە بڕوا بەوەی کۆسرەت بکەی بەهەرحاڵ هەندێکە بوون لە ناو کوردستان پۆست وەک کاک نەژادی عەزیبراهیم بە ئەمانەتەوە بڵێن ناوێکی مەجهولە بڕوای وابوو کە کۆسرەت کە تووڕە دەبێ ئەو کارانە دەکات خۆ فعلەن کۆسرە کە تووڕە دەبێ زۆر ئیشخی تند و تیژی دەکاتن بەڵام عەقڵ قبوڵی ناکرد بەهەرحاڵ هەموومان تەکیدمانەوە کردەوە کە ئەوە ڕاست نییە کۆسرەت ناتوانێت لە هەولێر ئەو جم و جۆڵانە بکات و بچی لە بەردەم مەڵبەندی یەکێتی خۆیان مەیتەکەی فڕێبدا یعنی ئەوە بێدەماغێکی زۆر گەورەی سیاسی هەر کەسێک بیکە حتا پارتیش یعنی ئەوە گومانی خستە سەر ئەوەی فعلەن پارتیە لۆ دەچی دەکرد مەڵبەندی یەکێتی فڕێ دەدا تیرۆریان کرد هاوڕێیان پێشتر چەند دەنگۆیەکەیە من وەکو گوتم بەنیاز بووم هەندێ ناو بدەم بەڕاستی ئێستا متەڕەددم ئەبێ تەدقیق بکەین بەڕاستی زیاتر سەرچاوەیە زانیاریە بۆمان دێخۆ ئەو دۆسیە زۆر هەستیارەوە پارتی چەند کەسەکی لە ناو بردیە لەوانەیە کە ئەگەیان لەو دۆسیەیان ئەوەتە زانیاری دەدەن دۆسیەژی زۆر هەستیارە لای پارتی چکو دەبتە دوکۆمنت لەسەری دوکۆمنتی شەید سەردەشت یەکێکلەوانە ئەو بەختیار نەزەفیە مەسئولی پاراستن کردیانە قیمە تەسلیمی داعشیان کرد قاعیدا وەختی خۆی بەختیار مەسئولی پاراستن و من خەبەرم زانیە خەڵکی تریش شتی لەگەر کرا کە لە ئێستا ناتوانم قسە بکەم لە ئێستا ناتوانم قسە بکەم ئەوانەی کە ئەگەیان لە وەزعەکان بووە بەڵام سەردەشت دوو یعنی گومانەکان هەموو ئەوەیە کە بەهادین هەبوو پێشتر مەسئولی پاراستنی بەغدا بوو هاتەوە هەولێرێ خەڵکی سلێمانیە ئەو بەهادینە و برایەکەی چەند جارێک چاودێریان کرد لە ماڵ لە بۆ زانکۆ ئیتر راپۆرتی خۆیان دەن مەسەڵەن ناو پاراستن هاوڕێیان گروپن ئەوە نییە یەکێک بێ بەتاقنێم و ئیشەکان بکە زۆر منەزەمن ها بۆ زانیاریتان پاراستن و ئاسایش لە هەندێک خطوات دەبەزە شوێنێک دەبتە فشقیات خاصە لە سیناریۆ دروستکردن هەر دەبنە گاڵتە زار ئەجا گروپیت کە دەچی دوو سیارە دەیڕفێنی ئەمە دوو گروپ ناومان لایە دوو گروپ ناوم لایە ئێستا لە ئایندەیەکی نزیک چکوبێ بە دواتچوون بکەین بەڕاستی کە ڕفاندرایە بردرایە بەڵام دەتوانم لێرە ئەوە بڵێم ئەو خەتە گشتیا زۆر گرنگە چکاڕیان من ناوەکانم لایە بەس دەبێ بە ئەمانەتەوە نەقڵکەی نووسینەوەی مێژوو باسکردنی دەبێت زۆر ئینسان دقیق بێ لە بەرامبەر دژمنەکەش دەتوانم ئێستا کۆمەڵک لەو ناوانەی ئاسایش و پاراستنەکان بدەم بەس ئەگەر ڕاست نەبوو هەلۆ مزداقەتی خۆمان ئینسان دەبێت خەبەرەوە نەبێ هاوڕێیان سەردەشت کە دەبردرێ یەکەم شوێن کە دەبردرێتە ئەو شوێنەی کە هێزی زێرەڤانیان گوتیان لەسەر نزیک کانی قڕژاڵە دەبێتن دوو سیارە هەندێک دەڵێن سۆرانین دوو گروپن زۆربەیان سۆرانین بەڕاستی ئەوانەی بردیتیان هەردوو گروپ کە لە بۆ من هاتیە سۆرانین و خەڵکی هەولێریش بەشی زۆریان هەولێرین ئیبرازیش کراینە دوای ئەوە ئیحتیمامیان پێدرا لە نزیک فەرماندەی زێرەڤانی کەکن حەلوەی گومرک ئەوە دەێن عادلە بشوارە بارەگای لێوێندەر بۆ لێوێندەریان ماوەکدانە دوای ئەوە بردرایتە ئاکری هاوڕێیان لە ئاکری ئەڵێن سێ شوێنی زیندانی هەیە
سێ شوێن هەیە لەوێن دەر مەسرور بارزانی وەیسی دەچن لەگەڵ یەک دوو کەسی بکە دەی دەستنە ژۆرێ و ئیهانە و ئازاری دەدەن دەی کوژن نازانم چیان کوشتیان بەس لەوێ دەکوشێ لە ئاکرێ دەکوشێ لە ئاکرێ دەیان کوژن دوای ئەوە دەیان بەنە سێ گەنج سێ کەسی سۆرانی دەیان بن لە ئەوەیان فرێ دەدەن دەکن ئەوەی یەکێتی فڕێیان دەدەن هەر سێکیشیان خەڵکی هەولێرن یان سۆرانی هەر سێکیشیان خەڵکی هەولێر و سۆرانین وا بزانم سۆرانین بەس لەسەر هەولێر بوونەکە دەقیق نیم من ناڵێم ئەوە خەبەرەکەم ئێستا وەرگرت بڕوا بکە دەهاتمە ناو ئێرە ئەو بەرنامەی تۆمارم کرد بۆیە دەبێ ئەمن بە وردی لێ ئەو بکەم ناوەکانیشم وەگرتی هەمووشم لەسەر پەڕنووسە بەڵام هەتاوەکو ئەوە دەبێت تاوان یەکێک لەو کەسانەی کە هاوڕێیان سەردەشتی ڕفاندیە ئەڵێن 35 دەفتەری دراوەتێ 35 دەفتەری دراوەتێ لە خانێکیشی لە عەدالەی پارچە زەویەک لە عەدالەی نوێ وەرگرتیە و ئەویش شتێکی لە بۆ زاواکەی لە گەڕەت شادی پێکڕیە سەردەشت شوێنەی خانووە کۆنە حکومیەکان لەوێ تیرۆر کرایە لە ئاکرێ بەڕاست لەوێ تیرۆر کرایە لەوێ تیرۆریان کردیە و مەسرور و وەیسی بارزانی دوینە میهانەیان کردێ کە جوێنیان پێدایلۆ لەسەر قسی بارزانی دەنووسی چۆن تاوانەوە لە ئەو دەمی کفرێکی گەلە گەورە بوو و عەقڵی ئەو دووەش گەنج بوونا و قبوڵیان نەبوو ڕۆمی مەسعود بارزانیش بەخۆشی لەگەڵ ئەو ئتیجاهەدا بێ گرنگ لە ئاکرێ تیرۆر کرایە دوای ئەو بردرایتە مووسڵ بە پێی ئەو زانیاری شتانەی کە درایتە من سەردەشت هاوڕێیان سەردەشت چۆن کەشف سەردەشت خوێندکارێک بوو ڕۆژی یەکە من باشم لەبیرە ئەو ڕووداوانە هەندە ڕۆژگارێکی دوور نییە کاکێ من ڕۆژنامە نووسێ من مامەن لە ماڵپەڕی ئاوێنە بەیانێکە هەستان وتی وەڵە ڕۆژنامە ئەوە خوێندکارێک لە زانکۆی سڵاحەدین کۆلیژی ئاداب ڕفێنرا خوێندکارێک سعات لە دوای سعات دۆسیەکە گەورە بوو چێە ناوی سەردەشت عوسمانە بدات یعنی هەموو خوێندکار بوو کەس نەیدەناسی چییە وەڵا دوای ڕۆژێکی ئیتر دەرکەوت کوڕی مام عوسمانەکەم لە دەوازین پێکەوە بوون لەگە مام عوسمان کوڕەکانیم دەناسی بنەم لە ماڵیان لە ئێمە دوور نەبوو دوو ئەوانانی زیاتر هەمومان پێیم تەئسیر بووین نەوعی کوشتنەکەی هەمومان گەیشتنە قەنەعات کە ئەوە پارتیە ئەو پارتیە پیرۆری یعنی کەس نییە بتوانیت 12 سەیتەرەی ببڕی بچی تیرۆری بکات هەتا من لۆ شتێکی خۆش دەجێڕمەوە لەسەر ئێرە لێم ڕوویدا هەوت بوو یان هەشتی مانگ بوو لە نەورۆز تێڤی ئەو کاتی کە هەواڵانی قەندیل نزیک بوون لە سوید بەرنامەکمان کرد ترا من دابەزیم وتم بە پێی هەموو تەحلیلەکان ئەوە پارتیە و بە پێی ئەو دوو نووسینە و نووسینەکەی دەرێت زەنجی یەکەم کوشتنم لێی داشتەشی وایە من عاشقی کچەکەی بارزانیم کەشف بوو ئەو دەمی ئیتر ژنێکی پارتی لێ بقیت بۆەوە ئەی گوت هەر شتێک بێن گوڵێن پارتیە و پارتی وایە و وایە وەڵاتر ئەمیش پێم گوت دوتم دادی من ئەتو 500 دەبا بە هاتوو دەتگوتەونیە زۆر نۆرە ئەوەیە ئینسان کو قەنەعەت بە تو بکە کە ئەو چیرۆرە لوغزە ئەنگۆنە ئەتو 500 دەبا بە هاتی ئێستا پێت بڵێم دەری و ڕاست نییە هاوڕێیان چاری مانگ کە سەردەشت ڕفێنرا لە ڕۆژی 5 مانگ بەیانەکەی تەرمەکەیان هیناوە بەداخەوە ئەوە بوو بۆ هەڵایەکی زیاتر گەورە بوون شەوەکەی ئەو 5 مانگ کەس نەیدەزانی یعنی کوردستان پۆستش وەکو هەموو خەبەرێک بڵاوی کردەوە کە شتەشی وا هەیە نەدەزاندرە چییە خەبەرەکە گەنجە گرفێنرایە و بردرایە شەو کاک مستەفای ئەسەنگەورە کۆچ کردو یان نەمر ئەوێنی وە کوردستان پۆست دەکە ئەڵێ کاکە بڕۆنە سەر ناوی سەرۆ سەردەشت لەگەڵ یەکتر بە تەلەفۆن ئەوە سەردەشت عوسمانە ئەو سەردەشت عوسمان ناوی سەرۆ سەردەشتە نووسەرێکە لای ئێمە شتی نووسیە
لە کوردستان پۆست مەبەست ئەوەیە و بابەتەکانی ئەوەیەوە لەگەڵ ئێمە پەیامنێر بووە و من مستەفاش کۆچ کوردستانجار باسی کردوتی ئاخر بابەتی لەسەر خەبەرێک بوو لەسەر ئەنکاوەی دایت خەبەری دایتە کوردستان پۆست وەکو من ناتوانم بەیانی بڵێم پەیامنێری ئەوە بووە بەڵام یعنی لەگە کوردستان پۆست خەبەری دەدانێ و بابەتی بە نازناوی سەر و سەردەشتنش ئیتر ئەوان کە دەستنە ژۆرێ دەبینن بابەتەکانی دەبینەوە ئەوە هیچ شکر ناگری هیچ شکر ناگری کە ئەوە پارتی تیرۆری کردیا چ لەو بابەتەی من عاشقی کچەکەی بارزانم چ لەوەی من زەنجی یەکەمی کوشتنەکەم لێیدا بابەتەکان نەسەرۆک خوددایە نا ئەوەیە کۆمەڵک لەو بابەتانە دەبینەوە بڵاو دەکەنەوە کوردستان پۆست ئیتر دەژگەنە قەنەعەت کە ئەوە پارتیە و ئەمەش هەندێ هەمومان ینی بەشی زۆرمان ئەمنۆکو هاوڕێژەوتم کاچ من ئەو شتە غەڵەتە ئەوە گەمەی پاراستن نەبی کەس ناوێری لە هەولێرە دەستی دەریەی ببڕ کۆسرەت نییە ئەوە نەک دیفاع لە کۆسرە بەس کۆسرەت ناتوانانی یەکێتیش ناتوانانی لە هەولێرە ئەو شتە بکە بە هەر حاڵ گەمەکەی پارتی لە یەکەم هەنگاو بەتاڵ بۆەوە ئیتر پارتی هیچی پێ نەما دەگە خوێنکارە هەمووانەی لە بیرتانە مەسعود بارزانی وتی قوتابیە کۆمەڵێک دوسێ نووسەر هەن من نامێ هەموو جار ناویان بدەم ئەوانش بابەتیان نووسی هەموو کەس ئەوە نییە هەمووانەی لە پارتی نزیک بوون یەکەسە لە ڕوودا و ئیش دەکا و یەکە نازەمە سازەم دە سلێمانی کەتیە ئەوانە بابەتی زۆر تافیان نووسی بۆیە ئەو دوو نمونە باز دەکەم هاوڕێیان یعنی ئینسان ئاگای لە نووسینی خۆی بی و ئەمن بڕوا بکەن کەسێکی هەرە عزیزی خۆم ئەو دەمی لە دەنجی ئەمریکا دیدارێکی کرد لەو ڕۆژێ تااقەتم نییە نامێنایدم هاوڕێیەکی هەرە خۆشەویستم بوو یعنی زۆر ئەوە بوو بەڵام ینی زۆر بەبێت تامی دابەزێ سەر ئەو کەیسا کە ئەوە مەسەلەی شەرەفەوە لەو ڕۆژێ تااقەتم نما لەگەڵی کۆنتاکەم بۆیە هەڵوێز دەربڕین وریابن هەندێک جارە تو زۆر بەبەسیتی لێکە دەیەوە بەڵام دەبی دوور بڕوانی کەیسەکە گەورە بوو ئەوەی دەمێ بڵێم لە ساڵیادی شەید سەردەشت و لە ساڵیادی کە دوو ڕۆژتر مستەفای کۆچ کرد و مستەفا حەسەن گەورەیە هاوڕێن دڵنیابن ئەگەر مستەفا حەسەن گەورە نەبووە کوردستان پۆستیش نەیدەزانی نەک بنەماڵی شەید سەردەشت و نە هاوڕێکانی کە خاوەنی ئەو هەموو نووسینەیە گەمە گەورەیە و ئەو کوڕە جوانە کەشف نەدەبوو بۆیە هەمومان دەبی بڵێن قەرزاری بە پلەیەکی مستەفا حەسەن گەورەی کۆچ کردوین کە ئەو گەمە پیسەی پاراستن و خوێنی ینی کەسێتی حەقیقی سەردەش عوسمانی پێناساندین کە من بەر لەوەی بسمە سەر بابەتی کە دەمێ ئەو بابەتەتان لە بوو بڵێم کە کاک حەسەن گەورە دەڵێ لە سێی ئەوە جانیوەری ئەو بابەتەی لە بۆ ناردیە لەگەر خۆیان ئەوەیان کردیە یعنی دەمێک بوو ئەوانە هەڕەشەی لەسەر بووە دەرێ سەر دەژیان نازانم تۆ چەند ئاگای هەڕدەن سەرتا ئەوان وەتەمە ور و کاس بوون نە ئەوە لەوە نییە ببورن بابەتەکە لە خوارەوەی کورد بەڵام نەو کاتە لەگەڵ نووسەرشتری کوردستان پۆست کاکەمان ئەو برادەرە نووسەروتی بابەتەکانی با بستە سەرەوە شایانی ئەوەیە گرنگجی پێ بدرێت شتێکی خۆیانە بەڵام با بێمە خوارێ باز لە گفتوگوی خۆیان دەکات دەرێ وتی لە دوو من سەر لە دەیانەوێت ئەزیەتم دەدرێ پێم گوت هەر مەسەلە کۆنەکەیە واتەم برادەرانی سەری ڕەش وازم لێ نایەنن گوتیتی چی تازەیە وتی ئەوان وتیەنە سەر مراقەبەکردنم هەز دەکەم لە ئان و سات پەلامارم دەدەن بە تایبەتی سەر لە ئێواران کە دەگەڕێمەوە بۆ ماڵەوە وتم سەرۆژیان چیت بۆ بکەم وەرە دەرەوە وڵات من بە هەموو شتێک لە خزمەتدام تەوان هاوڕێنەوەی مستەفا بزان دەزان کەسەکی زۆر سەخی تەبیعات بوو لە بۆ پارەش لە بۆ کۆمەک و یارمەتی و برادێکی زۆر بۆ وەفا بوو لە ئەوە خاڵە جوانەکانی دەرەوتی دەزانم سوپاس بەڵام نەک کوردستان بەڵکو هەولێریشیان بوو بەجێ نایەلم ئەو شەڕەم درێژەی دەبێت دەرێ پێم گوت دە باشە ژیانەکەم ئاگار لە خۆبی ئەوە وازام جانیوەری ینی 4-5 مانگ پێشترێ بووە هەر لە دووی بوونە لەبەرەوە ئەو دەڵێت چوومەکن مامۆستای زانکۆم ئەویش گوتی ڕەنگی ڕقەمی ئەوەیە هەڕەشەکانی بەیانتەر نەگرتی ئەنی چەند مانگێک بووە دەبی بگەڕێنەوە سەر ئەو بابەتەی کە باز لەوە دەکە یەکەم زەنجی ئەوە بووە ماوەیەکی زۆر چاودێریان کردێت تا ئاخری تیرۆریان کردیە بەڵام وەکو گوتمان هاوڕێیان
یعنی ئەو تیرۆرە گەلێ گران لەسەر پارتی ڕاوەسە ئەوە پارتیا سا چی کرداوڕیان کوڕێکی مووسڵاوی کورت هەیە داوایان لێ کردبوو لە فیتەرەکانی لە سناعی مووسڵ ئیش دەکە ناوی هیشامە 2 هەفتە بەر لەوەی شەید سەردەشت تیرۆر بکرێت لە زیندان بووە لەسەر ئەوەی ئامادە نەبووە یارمەتی پاراستن لە دژی قاعیدە بدە گوت بووی دەم کوژن یعنی ئەم بەدواتچونم بۆ ئۆشتە کرد وتیان هیشام لە سزن زۆر زاگوت کاکە من لە ناو قاعیدەیە کو دەوێرم یارمەتی پارتی بدەم نەمکردی ئیتر گرتیان تا ئێستا ژازام لە زیندانە و ئازادیان نەکردیە بۆ زانیاریتان هیچ شیەسە نیە مزارە دەوێت تەنسیقی نەکردێ پارتی ئەو یاهینا و گیان سەر بە نازانم گروپەشی ئیسلامی و شەید سەردەشت و لەگەرەوەی ئەو کوڕا لەساس بەری بدەن مۆزوعەکەیان کردە تیرۆریست بێشەرەفترین ئەو بکە لە تیرۆرەکەی هەمومانی زیاتر هەندا یعنی بڕوا بکەن هیچ کەیسەک بەقەت ئەو تیرۆریست بوونە خەڵکی هەر نەدایانی بەنزینی بە ئاگرەکەدا کرد لە کاتێکدا شەید سەردەشت ئەو کاتی تیرۆر کرا ئۆپۆزیسیۆنش زۆر بە هێزی جەماوەری و گۆڕان هەبووە حرەکەی جەماوەری لە ئەوروپا و کوردستان یەکجار بەهێز بوو لە دەرەوەی گۆڕانیش بوو ئەو جەماوەری گۆڕان هەموو پێکەوەیشمان دەکرد گۆڕان حرەکەیەکی بەهێز بوو و سوسیال میدیا بڕەبڕەگەشەی کردبوو کوردستان پۆست لە ئەوجی قووەتی بوو پاڵتاک هەبوو ڕێکخراوی چاک هەبوو مەسەلەن ڕەوەندی کوردی پێڕاگەیشت لە 18 وڵاتی خۆپیشاندان کرا چەندین جاریش لەمان کردەوە لە هەموو وڵاتەکان بۆی ئەو کەیسا چەندە پارتی ئەوەی دەکرد گەورەتر بوو من خاڵشکە بڵێم هاوڕێیان خاڵشکە بڵێم ینی بڕوا بکەن ئەو بارزان قەسابە بە خۆی باسی کردیە گۆتیتی کۆبنەوەی پێکردینە مەسرور بارزانی ئەو لە دوو بەس ناوی 3 کەسەکەی دەگەڕێم کە ئەوەیان کرد تەرمی شەید سەردەشتیان فرێدایە چکونوسیم دەمەوێت ئەوی باسکەم بەرحاڵ بارزان قەساب مەسرور بارزانی کۆبنەوەی لەگە هەموو بەرپرسە ئەمنیەکانی خۆی کرد چ بکەین مەلعەل لە بۆ ئەو کەیسەی کە ڕووبەڕویان بوویتەوە و چێ هەنجەتێک ببینەوە تا قەنەعەت بەغەڵک بکەین هەرێکە و پێشنیازی خۆیدا بوو لەناو ئەو هەمووی بارزان قەساب هەستا بەگوتی وەرم بیکەینە تیرۆریست مەسرور بارزانی گوتبی ئۆکێ بارزان قەساب داهێنەری بە تیرۆریست ناساندنی شەید سەردەشتانەوە لە زۆر شوێن بە شانازی بدایەت باسی دەکرد بەزستا پێ عیبە ئەزانێت گەلە گران لەسەری ڕاوەستایە بۆ زانیاریتە من بەرپرسم لەو قسەیەش هاوڕێیان لەبەر ئەویان لە کەس کە سەرچاوەی خەبەرەکانمانە 100% خەبەر بۆ و تەمەنێکە لەگەڵمانە ئیتر شەید سەردەشت ئەوە دەبینن بڕوا ناکەم ئیلە الئەبەد وەک ئەستێرەیەکە لە تەکاوە لە دە کویداد لە دە شەید ڕەوف ئاکری لە دەت سۆران مامە هەما لە تەک هەموو دەیان شەیدی بکە ویداد ئەوانە سیمبولن و ئەوانە تەسیری زۆریان کرد و ئەگەر هەست پێ بکەی هاوڕێیان ئەگەر هەست پێ بکەین تا ئێستاش کاریگەری شەید سەردەشت لەسەر گەنجی کورد زۆرمایە و ئەو ڕق و تووڕەیەی بەشێک لە خەڵک لە پارتی هەیتی بەشی ئەوەیە و کاریگەری شەید سەردەشت لە کوردستان بەگشتی و لە هەولێر بە تایبەتی تا ئێستا مایە و ئیلە الئەبەد وەکو سیمبولەشی جوانی هەولێریەکان دەبێ ناوزاد دیوان وەختخۆ ڕێگریان کرد پارتی کە پەیکەری شەید سەردەشت دابنێ بەس لە دڵی دەرونی هەموو خەڵکەچی دایە بە تایبەتی خەڵکی هەولێرێ ئەو پەیکەرە ئەو ڕوودانەندرا و دڵنیا ڕۆژگارێکدا و پەیکەرین گۆلادرێ ئەوە دادەندرێتەوە ینی تیرۆرەکە کۆن نابێ ئەو کەیسە من دڵنیام مەسرور بارزانی پێدەدرێتە دادگا زوو درەنگ کەیسێکە ئیلە الئەبەد یعنی من دڵنیام ێستا ماڵی مەسعود بارزانی ئامادەن 100 ملیۆن دۆلار بدەن بەس کەسی سەردەشت عوسمانیان لە کۆڵ بێتەوە لەبەر تارماییە دەستنە هەر شوێنێک و کاریگەریەکانی ینی ئەگەر ڕێگایەک هەبە لۆ سافکردنی بگەڕێنەوە سەر بەر لە چاری 5 دڵنیام دەیان کرد بە پارە دەیان کڕی بەس تازە ڕۆی بەداخەوە ئەزمون وەرناگرن هەرچەندە پاشەکشەی گەورە پێکران یەگە خوێنی ئەو شەهیدە قەڵەمانە نەبووە دڵنیا بن بەدایانی کەش تیرۆرەکان بەردەوام دەبوو بەس خوێنی ئەوانەیە زۆر خەڵک لە کوردستان بە ئازادەی دەسوور ئەگەنا ئەو دوو حیزبە لە شاخ هیچیان کەمتر نەبووە لە بواری ئازادی ڕادەربرین لە بەعز ئەوەتر هیچ سەنازەی دیموکراسەتنەوە ئەگەر پاشەکشەکەیە خوێنی ئەو شەهیدانە و دەنگە ناڕەز زیندانیەکانی بادینان و
خەبات و تێکۆشانی هەموو دەنگە ئازادەکانە لە ئەوروپا و کوردستان لە ئەوروپا و کوردستان و ببێەوەی ئاماژە بە سەرچاوی بکەیت و چێش ئەو خەڵکانی کە هەموو خۆیان پێ ئەملاقی ڕۆژنامە نووسی کوردیە یادەیەکی زۆر قێزەوەنی تاریخە من حەزم لێ نییە لە ساڵ ڕۆژێ باز بکرێ بەڵام دەبێ بە ئەمانەت ساڵانە پێم وەبیت هیچ کە کەس دزی نەکە هاوڕێیان بڕوا بکەن دزی فێڵی ڕۆژنامەگەری تا ئێستا بەردەوامە دیاردەیەکە هیچی کەمتر نییە لە دیاردەی دزینی دەسەڵات بڕوا بکە ڕۆ خەبەریان دایمێ کاک شێروان پەیوەندیش تەلەفۆنی ساڵ و نیوەک لە مەوبەریتی ئەوڕ نوێ کرایتەوە لەو دوو ڕۆژە نوێ کرایتەوە ڕەپت کرایە یعنی بە ئەمانە دۆ شتەکان ناگەێنرێ فێڵ لەو میلەتی لە زۆر خەبەردار ڕشتن دەکری باشی ینی بە جددی ئەمە بۆ دەیان جار لەو دیدارە تەلەفۆنیانەی من دەبیدم لە شوێن کە خەڵک بڵای کردەوە پەیوەندیش ئەڵێ فاروقی مەلا مستەفا وای گوت ئاکەم قادر وای گوت لەگە چی کرد لە چێ وەرگرت ینی ئەوە دزیە دزی ئەوەیە تۆ لە ماڵێک تەلەڤزیۆنێک بدزی چ بێ لە پەیج ماڵ پەڕێک شتێک بدزی هیچ فەرقی نییە بۆیە دیاردێکی زۆر قێزەوەنەوە دووش ئاخیری هەمووتان هەموو ئەوانە دەبنە گاڵتەجار ئەوانەیە کە تەزویری تاریخ دەکەن من گەورەترین ترسم لە قسە و لێدوان ئەوەیە مزەیەفی تاریخم لە شوێنەکە بێت بڕوا بکەن ناحەقیەک بەرامبەر بە ماڵی بارزانی و تاالبانیشم کرد حەزم لێ بە ئەمانەتەوە بە ڕازگۆیی و شتەکان نەقڵکەم بۆیە ئەو مۆدیلە تەرککەن فێڵی ڕۆژنامەگەری دزینی بابەت و ئەو کە گەلک زۆر باوە لە یەک و دوو نییانیان بڵێن بەس ئەو ستافەی ئەو گۆڤار و ئەوەنە نانە لە هەمووانە لە بڕۆ سوسیال میدیا بە ئاشکراش دکە ئەوە دزی هەر دزیە ئیتر یەکێک پارەی میلەت بدزێ یەکێک بێتن تەلەڤزیۆنەکەت لە ماڵ بدزێ پەیزەکەت خەبەر بدزێ هاوڕێیان من دڵنیام ینی کۆتایی شەید سەردەشت لە هەموو بڕوا بکەن لە هەموو نووسەرە دیارانەی کورد ئەو من ڕۆژێک بە نووسەرێکی گەلک دیاری گەورەی کوردم وتم سەردەشت زۆر لە تو گەورەترە پێشی ناخۆش بوو وتم لەبەر ئەوەی ئەو زۆر ڕازگۆ بوو ئەوەندە ساڵی کە ژیا بە خیمی خۆی بە جورئەتی خۆی جورئەتێکی زۆر گەورەی هەیە هاوڕێیان ئینسان ئیلهام لەوانە وەردەگری لە ناو هەولێرێ سوڕ بزانین دەتکوژی برەی ناڕۆم بەخۆ پێی دەکرا بستە سلێمانی وەکو چەندین کەسیکە بەنمونە نەڕۆی تحدای کرد ئەو ڕۆحە ئیرادە ئەو ڕۆحە جوانە ئەو نووسینە فەنتاسیایە ینی گەنجێک بودێکرا بە هەرێکی زۆر گەورەی ئەوە بێ ئیلهامە إلى الأبد إلهام دمين نكل برامبر أو دصلا لحمو نسراني أصلا جورباني جدا ناجن بسردست عثمان ناجن بكاوة جرماني سوران ووداد وشيد روف ودين أنا همو بولك لنسر وأديبون شيد روف أكريش هاوريان هاوان امتيازي جو روزنامه رجع رنز درام وشكلو نسر بتواناني كرد بوا كمال كتابي هي وكتابي جوري دوكومنتي ببورن بەکەڵک دێ هاوڕێیان دەچینە سەر بابەتی دوم تەلەفۆناتەکان کاو جارە لەگەر ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر قسەمان کردیە هاوڕێیان من پێ 6 ڕۆژ لەمەوبەر پەیوەندێکی تەلەفۆنیم لەگەڵ مەسنجەر نامەم لۆ بەجی هەشت بە واتساپ کاگومێت ئێستا کاگڕەزە لێ دەدەم بەڕێزەوە دەمێ گفتگۆ لەگە بکەم هاوڕێیان بڕوا بکەن ینی گەورەترین کێشەی ئێمە لەوەیە چەندە منەوە تەلەفۆنانە دەکەم زیاتر تەنگم پێ هەڵدەسندرێت لەلایەن ئەو خەڵکەوە دە بە ئاستی ئەو مێت خۆشناوە دۆسیە دێتە بەردەستی ئێمە معاناتی خەڵک ئیمانی بە دادگانمایە خەڵک بڕوای بە ئێمەیە کە دەتانین سوای ئەو بەرپرسانە بکەین خەڵک 30 ساڵە سقە هیچ بە حکومەتە نییە پەنامان لۆ دەبات نەک لەیەک و دوو چەندین دۆسیەی شار و شارۆچکەکان کە داوا دەکەن دەڵێن وەکو مەسەڵەن دەشتی بەهەشت کەیسی دکتۆر ڕژدی حکومەت نازانێت چی ئەو هەموو پارەی خەڵک خراویز نییە کەیسی ڕەشکین هەشتی حەسارۆکە کەیسەکە 20 ساڵە هەیە 20 ساڵەوە ئومێد خۆشناوە ساڵی پار ڤیدیۆی هەیە ئەڵێت ئەو کەیسە ئیلاز دەکەن ئەوێت لە 2021 وەرگۆچیە ئەوە ساڵێکەوە بۆ 2 ساڵ بەرەو 2 ساڵ دەڕوە
مەسرور بارزانانی چوە ناویان گوتی لۆتان ئیلاج دەکەین تا ئێستا ئامادەنین لە 2023 قەتەعەت دەفرۆشێ ئامادەنین بە ناویان بکەن گەورەترین کەیسە ینی بەدەیان بە چەندین هەزار خێزانن گەڕەکی سیمی خاتوناوە وەلا هەموو یاڕیان یەک شتی زۆر خۆشتان برم دێنە شتێکی کۆمیدی منووسی تەلەفۆن ینی لە ڕێگا دەڕۆیشتم کوڕە گوتی خوا پەیوەندی بۆ مەسوولە بکە ئی منتیقەیەکە نامەوێ ناوی بدەم ناوەکەشی نازانم بەس گوندەکەی دەدێتەوە بیرم گوتی زۆر غەدرمان لێ دەکەوە پەیوەندی میگو کاکەلەوە دەکەی بەهەرحاڵ قسەمان زۆر کردووە ئەوڵمدا هاوڕێ من دەیان لەو تەلەفۆنان دەکەم بەس باس ناکەم بڕوا بکە من چ پێویست دەکا یان شت وەکو سوڵحا یان وەزعە کێور دەکەینەوەیان یەکێک بەردەدرێ لۆ پێویست دەکە ئەم بێم بیکەمە خۆ دەرخستن ئەو شتانە دەکەین کە پەیامە تێدا هەبی کە خەڵک هەز بە پێ بکە فعلەن ئەو تەلەفۆنە ئەو پۆزتیفەی تێدا لە گەیان لە ڕسواکردنیانە لە مەسەلەیەکی فکریە لە گفتوگۆیە لە ترساندنی مەسئولەکانە ئیلا ئیلا ئاخیر هەندێک کەسێ بە ڕێزەوە یان شتەکە ئەمە بەغەڵەت تێدەگەین بەڕاستی کە تاحقیق دەکەی خۆ مەرزنیان وزار ئەوانی خەبەرمان دەدەنێ ڕاستبی بەڕاستیان دەزار غەدر لە مەسئول کرایە بەو شێوە نەبووەکەوی بە ئێمە گوترایە بەهەرحاڵ ئەو کابرایە گوتی کاکەم زۆر ئەندە قسەی کرد بەهەرحاڵ قسەم لەگەڵی کرد وتم 2000 مەترلۆی خەڵکەی داگیر کردی کوردی کەی مشکلی وەرە هەزاری شتە دەمت ئەز ئەوم باس کرد یەکێک معلوماتەشی لە کەوەرگۆسکلۆ نادن هاوڕێیان ئەڵێ 128 دۆنم زەویمان هەبووە لە ئاغاکانی ئەوەیە ئاغاکانی گلینجە شتە چی وایە بەهەرحاڵ گاینجی یەکشێک لەو ئەوە بووتی 128 دۆنم زەوی کۆمپانیای کاری ئازەمینێ چیران ئی شێخ باز ئازام لیان بردیە بەبێ پرسی پێ بکەن کەزانیتیان ئەو کورە با بە 128 دۆنم زەوی هەر لە کەورگۆسک نزیک ئەوەیە بن شوێنێکی زۆر استراتیژیک تاقیبیان کردی ئەولا گوتیان کاکە لێتان دەکردن کڕی چەند 24 میلیۆن دینار نوکتەکە لێرەدایە سەی بکەن 24 میلیۆن دۆلار دینار لۆ 128 دۆنم زەوی لەو 128 دۆنم زەوی کەم هەر دۆنمی 30 میلیۆنی دەکات 24یان نۆ قرساندینە لەو 24ش دوازدەی لۆ حکوومەتە دوازدەی لەوانە لەو دوازدەش کە ئەوە چەکە چیاندانێ سرف نەبووە کابرایە کاتێ پێیانی گوتیە وەرن بە 8 میلیۆنی 128 دۆنم 8 میلیۆنیاندانە ئەینن پەینە چیمیایەکە یان ئەو نێچیر یان ئەوە دیسمان ماوەیەک لە بەرە و پەرلەمانتاری گۆڕە علی ئەمەساڵە بڵای کردو 600 دۆنم ناو لێرە تاڵانگرە بەهەرحاڵ ئیتر تاڵانیەکە پەیوەندی تەلەفۆنیە ئەمەش دەکەن بە هیوان بەس هاوڕێیان گەندەڵی بچوو واز بین وەڵڵاهی مەسئول نییە دز نەبی پەیوەندێکی زۆر وەختێکی زۆر لە ئێمەش دەگرن کاکە وەڵڵای ئەمە مەکتەبمان نییە لە حسابی ماڵ و منداڵ و کاتی پشوەکانی خۆمانە بۆ هێشتەچی یان هەندێک کێشەی شخصیان هەیە کایە ینی ئەمە دەمانەوێت ململانەی سوڵتە بکەین نەوەک بکەینە ناو کێشەی عەشائیری و یان هەندێک کەس ڕقی لە مەسئولێک دەبتەوە یان وەڵا ئەو دزدیەی کردەوە کەی مۆدیری مایە بە ملیاردە دزدێ بە جددیمە بە ملیاردە دزدێ هاوڕێیان لەسەر ئەو سەبەبەی من نامەکەم لە بۆ ئومێد خۆشناوی نرد کە پێشتر بەڕێز بووە ینی 2000 شتم لەوە نردوە ئەوە بووە ینی مەسەڵەن وەکەوەی هاوڕێ کوردی بەڕاستی بە گەرمی هاتە پێش ئەوە لێرە شتەکەی لۆ عیلاج کرد کارەبایان لەناوە لێرە لەبەرەوەی هاوڕێ کوردیەوە لێرەشە لۆ عیلاج کردە چەندە قسەی استفزازی کرد لە کوردستان 24 ناویان ئەوە نەکرد و ڕسمیان بڵاو کردەوە بە دوور لە ئیرادەی خۆی بەس بەهەرحاڵ کارەباگەی دابەوە یعنی ئەمن چاوسەوەڕم ناکرد ئومێد خۆشناو ئەو هاودوو دەبێ ئومێد بزانێت من ئەلێرە باشی جێلێ ها هاوڕێیان تا چەندین کەس ئەوڕۆ تەلەفۆنیان بۆ کردیە جوێنی زۆر بە من دەدا لە تەلەفۆنە شەرم نەخۆت کە ئومێت بەڕاستی ئەمن بەو جوێنانەی تو هەموو کۆیلەکانی وەکوتو قەت کەم نابن ڕۆژ نیە پێمان نەدرێت ئەو پەروەردەی بارەگای بارزانی و کەلتو چا دەوروبەرتە ئاستەی زۆر نزمە هاوڕێن جوێندان نزمترین ئاستە بە هیوام خەڵکی ئۆپۆزیسیۆن پەنا نەبە ئەگەر ئەمەوە چیوان جوێنماندا هیچ فەرقمان نامینێ کەم بەداخەوە لەو تەلەفۆنەی جملەیەکی بە من گوت نامەیە بڵێم ئێستا بە خۆتان من بە ئەژدادیم دایتەوە
لێرە داوای لێبوردن لە باوچی دەکەم یان کەسێک لە خزمەکانی کە لەگەڵ ئومێد خۆشنا و بەشدارین لە تاوانان لە باوچی دەکەم لەبەرەی باوکی شەهیدە یعنی من بەڕاستی تووڕێی کردم بۆی ئەو جملەم گوت ئەلێرە داوای لێبوردن لە گۆڕی باوچی دەکەم بەڵام نەک لە ئومێد خۆشنا و هەموو ئەوانەی لەوەیە 100 ئەوەندە بەس لەگەڵ ئەوش من لەگەڵ ئەو ئەتەکێتەنیم کە ئێستا پیشان دەدرێ بەس خۆش نییە ئەوە ڕەنزەرگڵاوی دەرێ پلکە سەرما کە دیراوسێمان بوو ژنێکی زۆر عەزیم قوربانی دەرتێک و شەر بووە بۆیە چشەی ئێمە لەگەڵ عەقلی دەسەڵاتە نەک لەگە خزمەکانی کە ئێمە ڕێزمان بۆیان هەیە ئومێدە هاوڕێیان ئێمە دەبێت تەقیمیەوە بکەین هەر کەسە ئەوەی خۆی باوچی ئەمن لێرە سەری ڕێز و نەوازشی بۆ دادنێن بۆ زانیاریتان باوکی شەهیدێکی دیاریەکێتە من نازانم جارێک بە پەشێوم گوت ئەو شتە نۆرماڵە ئەگە باسکەم بڕوا ناکەم بە عەڵڵا پەشێویش پێی ناخۆش بوتم چیا و کوڕە لە چا دەوروبەرت بوو لە هەولێر وتی باوکی ئەدام کرابوو زۆر هاوڕێم بوو توش لە برادرێکیەکێتی کاکەڤاڵ ئاکۆ جارێک گوتی ئەو لە شەڕ کوژرایە تر نازانم بەس باوکی شەهیدێکی یەکێتیە نامەوێت زیاتر بڵێم پێم خۆش نەبوو بەڕاستی هەستم بە ئەوە کرد بۆیە سێبارەی دەکەمەوە ئێمە دەبێت کەلتوری داوای لێبردن من غەڵەت بووم لەو جملەی بە چادەوروبەرەکەیمدایە کاوانەیە بەڵام لەو ئومێد خۆشناو دەبێت هەرچەندە جوێنی بە مندایە بەڵام نەدەبایە من کاردانەوەی من وەکو ئومێد خۆشنابی ئەو دەمی دەبوومە ئومێد خۆشناو بەڕاستی ینی ئەمە دەبێت فەرقمان لێرەدا دەست پێ بکاتن کاتێک کە پیاوەکانی دەسەڵات جوێنمان پێدەن دەبێت ئێمە مۆدیلێکی جوانتر فێرە گەنجەکان بکەین ئەگەر وەکی ئومێد خۆشناوەکان وەکو ئەو کۆیلانە جوێنمان بە دایک و خوشیان دەکا هەموو ئەوانەی ناڕەزایەتی دەرەبڕین هاوڕێیان هەموو ئەوانەی ناڕەزایەتی دەرەبڕین ئەگەر وەکی وانمان بۆیە تکایە خۆتان لە زمانی زبر پیس دیدارە کە دوو کورتەیە یەک کە نامەکەم لۆناردویە جوابی نەدامەوە بۆیە پێم گوت ئەمن بە 20 خەت دێمە پێش بەرحاڵ دووش پەیوەندی تەلەفۆنەکەی بزان چ ئاستەکی نزمی هەیە بەڵام دەمەوێت پێتان بڵێم سبەی لە بەریتانیا قۆپشاندانێک دەکرێت ئەنجومەنی چالاکیەکانی لەندەن کە ئەو گروپە دەنگە بوێرن کە بۆ یەکەم جار هەیبەتی مەسرور بارزانیان تێکشکان و چالاکیشیان کرد وەک بۆ جەشن سبەی لە شوێنێک کە شەهید سەردەشت تیرۆرکراوە بزانام سەعات 2 هاوکات لە ئوسترالیاش بە هەمان شێوە سەعات 2 کۆمیتەی داواکاری خەڵکی کوردستان لە پەیجی کاک مزەفەر عەبدوڵڵا هەیە ئەوانیش لە ئوسترالیاش دەکرێت لە بڕۆکسلیش هەڵە نەبوون دەکرێت باز دەکرێت و دەمەوێت بڵێم ینی لەو شوێنە دەکرێت کە هێلکەی لە مەسرور بارزانیدا لە هەمان ئەو شوێنە کە دەبێ بڵێم هاوڕێیان ڕاستە مەسەڵەن ئێمە مانان لە 2007 و 8 لە کۆڕوسی میناردە ئەوە 2014 چوینە سەر ناو پەرلەمانی ئەوروپا لە مەسعود بارزانی 2017 چوینەوە وە بە ئەڵمانیا ئەو برادرانە کە گۆڕان بوون کۆمەڵێک شتیان کرد چونە سە سیارەی ئەو گۆڕانەکان زیاتر بوون بەڕاستی لەوەی ئەڵمانیا 2018 چونە سە سیارەی نێچیر و قوبات و 2018 کاگرانزەگرای کەتە دوو نۆزات هادی پێشتر 2016 بڵعکس دەگەڕێم 2016 حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کاک ئاراس وان ئاراس چون لە کۆنگرێکی ڕۆژنامەگەری فەلاح مستەفایان ئەوە کرد 2015 ئێمە کەتینە دوو فەلاح مستەفای یەکەم جار کەتینە دوو بەرپرس ئەو داهێنانەمان دروست کرد کەتینە دوو بەرپرس بەڵام بۆ هێلکە باران و ئەوە دەبێ بڵێم داهێنەری ئەوە سێ کەس بوون کاک ڕەنزەرگڕاوی بوو کاک کارزانری عوسمان بوو کاک پێشڕەو بوو کە بە ڤیدیۆ هەیە یەکەم جار لە ساڵی 2019 لە پای دەستگیرکردنی زیندانیانی بادینان کە 2019 پێشەشیان گیران شێروانی و تاکوور و ئەو ئەیاس و ئەوانە بوون ئەو کاتی هێلکە بە هەمووتان ڤیدیۆکەتان لەبیرە
سەدان هێلکە و مەعزوونی تەماتەیان بە حکوومەتی هەرێمدا کرد و سەدان هێلکە بۆ داهێنان ئەوە بۆەوەی لەندەن هاتە دوێ و ئێمەش ڕۆژێک پاشیوان چوینە مەتاری مەعجون تەماتە و ئاردمان بردبوو دەرگەی پەرلەمان مەتارمان گرت لە خەتی کوردستان وتمان هەر پارتێک بێ ئەوەی یەکەین بەڵام داهێنەری هێلکە دەبێ بە ئەمانەتی مێژویەوە باز بکەین ئەو سێ برادەرە ڤیدیۆکەی هەیە ینی بەڵگە هەیە نابی قیڕ و هەراوەری شت ئەوڕۆ ئەمە سەردەمەشی دیجیتاڵدا دەژین من دڵنیام ئەو پێرش نامەکەم لە مستەفا سەید قادر نادیە ئەم هەڕیان دەیان نامەیان لۆ دەنێرم وتم ئێوە ئۆپۆزیسیۆنت خیانەت لە ئۆپۆزیسیۆن کرد بەو سیاستەی لەگەر پارتی وچێتی بە تایبەتی پارتی نزیکی خستیا ڕۆژێک دەکەوێت بن پێلەقەی گەنجی کورد لێرە بەڕاستی شوایە هاوڕێیان دەمەوێ کۆتایی بەو بابەتە بێنین فەرمونون ئێوە جێب دەنا ئومێد خۆشنا و پارێزگارەکەی پایتەخت کە بزانن لە ئاساییشێک و لە کەسێکی سەرزادە زمان پیسترەیاننا چۆن دەکرێت پارێزگار متەسەڕف خاوەن ئەو زمانە بی و بەو لە هەزەیە جوابی خەڵکێک بداتەوە من دوای ئەو کۆمنتاری کە سەدەکەم با بڵاو بتەوە دوای ئەو هەندێک کۆمنتاری بچووک دەدەم فەرموو کاک ڕەزدەر ئەگەر ئەو پەیوەندی تەلەفۆنیە دەدەقەیە بڵاو بکەیەوە سوپاس دەکەین قادر نادرم چۆنی کاگومێت فەرموو کا قادر ئەو ڕۆژەش نامەکەم لۆت ناردبوو بۆ خۆش پێویست ناکە پێت بڵێم ئەو دەنگەت چۆن و چۆن نیە دەمیش پێویست ناکات جوابت دەمەوە لۆ جوابت دەمەوە ئەتو چی جوابت دەمەوە یعنی وەڵای لە هەموو ئەرێ وەڵا هەویە ڕۆژنامەنووسی جیهانی لۆ بنێرم کە هەموو حزبەکەت هەوێ لە بۆ تو کردیە لە تو بێعاقلترە ئەوەی هەوێ لە بۆ تو کردیە باشە ئێخر وەزعی هەولێرێ زۆر باشە جێدەمن سەبر هێدی بە بە هێدی قسە بکە فێر بە فێر بە هودیە هێدی بە وەزانی ئەو دەنگە بڵاو دەبتەوە خاوەنی ئەو ئەتەکێتەی مەحافزی بڵاو دەکەمەوە خاوەنەوە تەکێتەی ئەگە پیاوی وەرەوە پیاو بە هەمووی بڵاوکەوە جارێکی داغم کردی هەم بێ بە ئەمن لەگەر ئینسان ئەتو بە من دەڵێ خێڕی ئومێد خۆشنا بە من دەڵێ خێڕی ئەگە خوێڕی نەبێ تەسەڕوفاتانە ناکەی بەڵێ خوێڕی کورە ئەژدادت خوێڕیە باشە ئەژدادت خوێڕیە خوێڕی بەزە تو بیسەلمێنە بزانم چ ڕۆژنامەنووسەکی ئەمن هەویە لۆ دەینم بەس ئەوە ئەتەکێتی مەحافزەکی هەولێرەیە کە خاوەنی ئەو زمانەیە خاوەنی ئەو زمانەیە دەزانم لەبەر ئەوەی فعلەن ئەم کاری تیرۆریستی و دزی ناکەم لەبە هەندێ بێعاقلن وەچینگۆ عقلت دیە قەپاتکە بڵاویشکەوە پیاو بە بڵاویکەوە ئەمن جوابی تو نادەمەوە جوابی تیرۆریست و بەعسیەکان دەدەنەوە جوابی هەرچی ئەوانەی دەعمی تیرۆر دەکەن ئەو هەموو دزی تاڵانەی دەدەیەوە وانە جوابی هەموو ناڕاستیێک دەدەمەوە بەڵام جوابی ئینسانێک نادەمەوە تو لێرێن دەردانشتی لێرە چ بێقیمەتی هەیە دەیکەی بێقیمەتی وەکو چییە ئومێد خۆشناو بێقیمەتی تەسەڕوفاتانەیە ئەتو دەیکەی وەکو چێ یعنی وەتو وەکو محافزی وەرە بەمە بڵێ وەرە لە هەولێرێ ئەتو لەوێ دانیشتی بەبەر سێبەر هەیە دەتەوێت خەڵکیەوە بکەی بزانم ئەتو چمە بدە ئەگەتێ ئەتو کۆیلەی ئەتو هەموو خەڵکت لەلای کۆیلەیە ئەتو ئەگبەر کۆیلێ قەپاتکە و بڵاوی قەپات ناکەم نامەرەوەرە بزانی لۆ دەکەم محافزی هەولێرەش 2 ملیۆن کەس لە ملیە ئیجباری جواب دێەوە کاچی من خۆ من لۆ شەخسیم نەکردیە ئەتو ئیجبار چت کردیە لەمە زیاتر لە حزبەکەتم زیاتر لە ئەوروپای ئیش لە بۆ کورد کردیە حزبەکەت دەعمی تیرۆریست و ئەنفالچەکانی کردیە ئەمە بوون و ئەنفال داوە شەی زەلام ئەلو ئەوانەمە کە مەعاناتیان هەیە ئەوانەمە کە ناخۆشیان هەیە ئەوانەمە بەڵێ جورئەت دەکەی بچی برێلۆی هەشتی حەسارۆکتان 10 ساڵە بگەن کەنجینێ دەکەی جورئەت دەکەی ئەو هەموو دۆن مەزەوی ئەو بنەماڵایی جورئەت دەکەی بچی ئەدێەوە هەشتی حەسارۆک 100 جارە نامە لۆ دەنێرن لۆ جوابیان نادەیەوە ڕەشینی بە کۆرایی چاوی تو ئەوانەی دەیانەوێ
هشتي حسواره بكنا موضوع صار سري دكين ولا خدمتي خلتي خومان داينا ده سالة ده سالة خدمة جزاري لابو دبين ده سالة نذكر تازة ده تبكي ده سالة امن صار كمحافظ بي صار وعردنا توزيع كرايا ضل دكريت لو دقيقتين براستا دويري وانا او مافيانا اما لو ولاتي مافيا هبي اتو جماعاتك باشا ما تسمعن كردي عمل حزبكت بابدرم اميد لو اوروباي ابي انفاري بجينوسايد ناساندي اما بونا ابي دكويت دوت سفارتي تركيا واردوغاني امينا والله وبالله والله انقو اكبر انقول انفالتي كان انفالتي ترن انقو ساقيتن انقو تشنكسكن يعني بابي مورالي كزور باسي مورال دكان بابي مورالي بلاماري بيروز يكاني اولا تدد وكنت سمعن كردي قيناك انا امنوك جورناليستك جيلا كسر محافظة شي وبلطتي رادا قرم اتو دروجنا مدنا خيتو روجنا ما نسيتي شو عينوني دايتو إيه باشا من بيدرم هاوية اللو دينم كاتش من أميد ما تموالي تسندي أمن تزويري أتو كابرايش ساقتي تزاني من نامي بمعاصي أتاكيتي محافظة شي بلطتي والله أمني وقت مني لقى كسة شي ساقت قصة باشا تزاني أميد أمن لنو تدول دستينو سراني زريدة بوي ما تزاني لنو تدو كأو حكمة ديتو إجازة دايتي أتورني من دالبي ودمي كلامي ذكرت أميد خوش ناو والله كلام إيه بس أمن أو دمي دستينو سراني روزنامي رجاي رمزران بوم بقربان أما خاوني كتابي خاوني لا هرسكارت كرد بإنسان قابلي أوي قران إيه باش خو خلق نية تفون على لمن دكا تفون على لتودكا لبرسكاني تودكا خو خلق نية والله مليون كاس يشتفون على لا تولا أبسالي تودكاتا إيه والله أولو فيسبوك خوتان بروسيري كردستان بالساربكا بروسيري مون لو أنا نوتدو بياو تعقلو تيجي بس إسخواي جورا ويكر دبيا كابريا الشيت ونزان مجبور باجو شيت ونزاني من لتيا شيت ونزاني من لتيا أو من لو أوروباي خملة كردة خوم لو أوروباي شيء كره بابا خلق لسا كومين لك نقود جيري أي هوار خلق لسا كومين جيري أتجر أدك بتينا محكمة بري ورا شيروان سنبل لو يا صالة رجوريا لو هم دويري بتينا وزنداني آسايش قانون دويري ورا بياو بجناب ورا لو أوروبا ليه بروبي أدبيك شبكة برامبر أو سيادة دولتها برامبر أو دولة بزانة لزندان دنيا أجا يازا صار لجوري الدكابة بمحكمة يازا صار لجوري الدكابة بمحكمة أمن نعمل لسرد قفات كم حزة كم قفات كي أمن جوابي تمنادم ما تكابريك والله بقفاتنا كم دم أو محافظة بلطتسي أو هلا بخلق بزاني خاون سأتكيت تشرج السيا بفتقويا كاتمنيا أو كاتي دم أقصد بمعنى أنا بكم لقرتو أمن دي بخدمتي خلقك كي خوم دكام أو خدمتي خلق أو خدمتي خلق أو هم خلق الرجال أنا ستلفزيوني قصة عن بيدر ولا قفاتنا كم أميت خوشنا قفاتش كيدرم جوابي في السيارة من الندي كردي ندل صوزي نبس كره بابا دانشين عنقو على جيشي ترشي درون سيبش كردستان تسليمية تسهوي وطن يتبع يا مدفروشي تو حزبك جيش داجش كرما بفيشينا كوي بابا كاني ترشا وساينو هر امين كره بس ساقيت أمير سكفير أتأكيد عيب استا شكل بارتي نماي قطابيان نماي استا تو محافظي كاكا تيدقي أو دنقل سر دبت دوكومنت كنجي كاكا دامنا دوكومنت الحمد لله يبارك اي والله انا لقى كابراك شيت قسم كردي لقى شيت وبعقلي اذا قدام كل الشيت انسان شي مزنه لبري بريئه بقربان اتو تيدقي لوشتان اتو زاني سكتن مزنه ها اتو تيدقي سكتن مزنه براءتي هي براءت ايوه كخوتان دين الرئيس السجي سكتاواني نيا صفاتي حيوانيه ربقري مزنا مينتن قبات كدي والله قباتناك والله بلاو كمو خلاص وقت من هنا لقى انسانك شي ساقيتو حاقد قصب كمو قبات كو بياريز با يتي مبرا وهمو يبلاو كوا بس خو متزرركمو بتزرركمو مدرم محافظه شي بلطتي وا معناها او لو هو يريد جاي داخل او خلكيما ابو زماني او زماني خدمت دكي او غنزي هولير فيرت دكي
ئەو گەنجی هەولێرە فێرە چ دەکەی بەس بەم برێ حزبەکەت ئەخر ئەو هەموو جوێنە ئەومێد یەکشت بزانە داری بەرهەسی جوێن بە دایک خوشکمان دەکە ئێستا ئەمە تێگەشتنەوە بەرەی مەسئولی و چنگۆیە ئەنگۆ پێیان دەڵێن وەرە ئەی هاوار محافزەک خاوەن ئەو ئەتەکێتە بی ئەو دەبی ئەو جەماوەرەکەن کورە بەچ ساقیتم پارتیم ساقیت بم لە بەرەی دەسەڵاتم دزم سەبر نۆتی قسەت هێدی بکە فێر بە ئوسلوبم بەکار بینە بە ڕۆژانە لە سایت چم کردیە والله بالله سد دەست هات بەدەت کرد بەس ئەمە هیچت لەگەر ناکەم پێت دەرێم ساقیتی جوابی ساقیت نادەمەوە آخر ساقیتی چی خۆم دەکەم ئەوە قەپاتی کرد لە ترسان قەپاتی کردی بەبێ ئەوەی تەزیشام بکە بەچە ساقیتی بەبێ ئەوەی دەستنیشان بکە کە ئێمە ساقیتینیان ئەوان هاوڕیانەوە دەبینن ئەو ئەتەکێتی ویستم لەگەڵی قسە بکەم لەسەر کەیسی هەشتی عسارۆک ڕشکین ئەو هەموو لافاوەی لە هەولێرێ ئەو هەموو ستەمەی لە خەڵکی هەولێر دەکە ئەوە دوێنی بازاڕی بە ئێمە دەدا دوێنی بازاڕی بە ئێمە دەدا ئەوە مەحەفزەکەیە من داوای لێبردن دەکەم ئەگەیەک دوو شەم بەکار هینابی بەڵام لە کۆنتترۆلی دەرچواندم لەبەر ئەوەی خۆش نییە بەڵام ئەو مەحافزە بەڵتەچێمان هەیە ببین هاوڕێیان گێتان لێبوو ئومێد خۆشناو چەندی زاروشی ساقیت خێڕی مافیا وەڵامۆیەوەی تر دەرێن گۆلەن فارچەکان خەتەرترن ئەگەر کۆی ئەوەکە سەر بڕی ئەو کابرایە لە حاڵەتەشی نەفسی زۆر خراپدایە یعنی حاڵەتی دەرونی تەواو نییە لە بەرامبەر ئێمە هەست بە زۆعف دەکەن هیچیان پێ ناکرێ هەرچەند دەکەن تا ئێستاکە ناقشی نیانی هاوڕێیان بۆ زانیاری دومێت خۆشناو 3000 ویسیتی بێتە ئەوروپا نەوێرایە بۆ زانە من ئێستا باسەکەم پێشتر هەندە لەو شتانم ئەوە دەکرد ئومێد باش دەزانی 3000 داوت کرا لە ئەوروپای نەوێرایە بێ ئومێد 2015 بوو 16 بوو هاتە لەندەن و برۆکسل دوو شوێن داوت بوو گروپەی پەرلەمانی بوون لە لەندەن ئەو برادرانی گۆڕان بوون مەکۆی گۆڕانە نازانم چیان گۆڕانە شەو کەمینیان لۆدانەوە بە ئاشکرا ڤیددیۆکانیشمایە خۆی خەر دەرێم هاوڕیان ینی منە سەردەمەکدانی بڕوا بکەن 2 سەعات چاوەڕێیان کرد یادی هەڵەبجە بوو نەوێران بێن 16 بوو وابزانم زعفەری میچی بوو ئەوە بوو نەوێران بە بوو دەرکەی دابچ نازان بەچ دەرکەچیان دابت ناقی نییە ئەوەی برۆکسلیشی ئڵقا کردەوە ئەوانە ئەوروپایان لێ نمایە ینی هار بوونە گڕیان گرتیە بۆیە دوو ئەو تەجروبەی لەندەن زۆر لە سەریان ینی ئەوان هەست پێ دەکەن وا لەگە مەسرور بارزانی کرابی دەبی لەگەر وان چ بکری بۆیە ناوێرن بێن و هاوڕێیان بڕوا بکە ئەوەشی هەواڵ ئەبوو بەکرد ئێڵە دەویستە هندستان زۆر جار بە من دەگۆترێ ئەمن ئەلێرە باس بکەم ئەڵێن لۆ لەگە هەواڵ ئەبوو بەکری قسە ناکەی کاکە وەڵی ئەوە هەواڵ ئەبوو بەکرجێ 2-3 هەوڵمدایە ناوێری هەر بکری کاکە دەرێ بە چات بنووسە وەزیری تەربیەت چەندجار قسەم نەکردێ بە چات بنووسە ناکەن بە نازناو بە هەموو ئەچی هەر ناگرن بەشەکەن بڕیاریاندایە هەندێک تەلەفۆنەکانیان قفڵ کردیە جوابی کەس نادەنەوە ئیتر خەتا لە من نیە دووش کاکە من دەبی معلوماتی سلێمانیم پێبی یعنی خۆ نییە پێی بڵێم دەست دەمە تەلەفۆن دوو قسەی پێ برم دەبی معلوماتی هەڵەبجەم پێبی گەرمیانم پێبی ینی پێ بتوانم مەسەڵ لەگە ئومێد خۆشناو دنیای کشتی هەولێرێ هەیە لافاوە حەسارۆکە ڕشکینە مەسەن ئەوەی بەهشتا بەناو بەهشت لێ فەقیران لێ دەیان کەیسی هەولێر ئەمن لی دەزانم خەڵک کرد معلومە دەبی هەمبی بۆیە ئەگە ناو نییە ئومێت هەر دەگری کە هەر دەگری هەری گرت بە ڕقەمەشی داخلی لۆم کرد بۆ زانیاریتەن هەر بۆ زانیاریتان بڕوا بکە هاوڕێ ڕۆژەکەم و مۆبیلەکانم بڵاو دەکەم ئەنواع ئەرقام یان دەبی تەلەفۆن نەوێرن هیچ کە هەر بگرن هیچ کار بگرن یان دەبی فێرە ئەو مەدەنیەتە بن ئەمە گفتوگۆیان لەگە دەکەن بەس دەبینن چ زمانێکیان پێوەیەوە ئێمەش چ زمانێک فرێدەنی ناو کۆمەلگات تۆ لێرە فەرقی نێوان دەسەڵاتەوە دەبی ئەمە چەند هەوڵدایە هەمووتان دیتان هەموو بەرپرسانەگە سیروان بارزانانی لەگە کەمال کەرکوچی کوش کێشەکە لەوەدایانی سیروان بارزانی ئەدهەم بارزانی چەند بە ڕێزەوە گفتوگۆ دەکەن ئەو کۆی لەی سۆرانیش چەند خاوەن چ زمانەکە کو خۆی خراپ دەکە تا ئەن ئومێد باش دەزانەوە بەرتیرە دەتەوێ بدەیە مەسرور بارزانانی هێتە دەست لە پشت دەبرێ حەیاکەڵڵا بە دەردی و سەدامی دەست خۆش
ئەو قسانەی تو من دەزانم لە هەندێک نەوت شاعکت داتێ مەسرور بارزانانی بەس غەڵەت دەکە مەسرور بارزانانی ئەگەر بەو شێوی لەبەر ئەوەیەوە ئابڕووی پارێزگاری بردخاونی ئەو زمانەیە لەبەر ئەوەی ئەو ڤیددیۆیە بە ملیۆنان کەس دەبینی هەتا یەک ساڵی ترۆک ڤیددیۆکەی ترت بە ملیۆنان کەس کە ژن منداڵ گەورە پرۆفیسۆر هەموو کەسێک دەبینی کە چه پارێزگارەشی بەڵتەچی و زمان پیسەیە تاوڕێیان و چ مۆدی لە چی فێرە گەنج دەکەن ئەخر مەسئولی ئیداری مەسئولی حزبی کەسی دیار پۆپولار چ بکە خەڵک لاسایی دەکاتەوە بەداخەوە ئەوانە بووینە باڵادەست بۆیە ئەو هەموو کەسە دێتە ناو سوسیال میدیا دوێن بە دایک و خوشک و پیسری زمان فرێداتە ناو سوسیال میدیا نمونەی ئەبوو ئەستێرە کەریمیان هەیە کە سڵ لە هیچ تەمیلیان دەکەن هاوڕێیان خاڵشکە هەست پێ دەکەن لە دەستمان ماندوون یعنی وەکو گوتم زۆر ماندوون ئەمە سەرکەوتنی خۆمان لەو تەلەفۆنەی ئومێد خۆشناو دەبین کە چەند ئەحسابمان وێران کردینە خۆگە بە حسابەکی هێدی جوابی بدا بایەوە شتەکی باشی لێ دەرەچوو گفتوگویەک دەبوو وەکو منازەرەیەک وەکو جارەکەی تر نوکتەکەی لەوەدا دەرێت جارەکەی ترە توم داخ کردێت جارەکەی تریش خۆ تەلەفۆنەکەم ئادرێ ئەتوم داخ کردیە ئومێد وەڵی هەچە سیر دەگەم هیچ جێ من داخ نەکرایە بە قوربان والله ئابڕووی خود والله ئەنگۆ قسەشتان حەقی بڕوان پێ بکەن هاوڕێیان داعشی لێ دەربچی ئەو پارتیە لەگە هەر حزبێک بە شەڕ بێ خەڵک تەئیدی دەکەن داعشی لێ دەربچی کاکە والله ئەوەندە منبووسن قسەی حەقیشتان هەبێ خەڵک لێتان ناکردی لەبەر ئەوەی ئەنگۆ تەمسیلی ئەو زبرخانە پیسەی دەسەڵات دەکەن چ ئەنگۆ چیەکێتی بەس کەسی وەکو پارتی ئەوە نەبووە هەمووش لەسەر ئەو بوو تیرۆر و گرتن و ئەوانە چکە هەر لەو هەولی وەرە بزانە چەند مەلەفی مافی مرۆڤ لەوێن دەرکرایتەوە ئەوە خەبەرێک هات دەرێت چەند چەکدارێک لە سنووری چێتی هێرشیان کردە سەر مامۆستایەکی ئاینی لە سنووری بچێتی شکاکە نابێت یانی وازام دوێنێ خودبەیدایە ئەو مەلایە بەداخەوە ینی مەلاکانیش بەشەکی گرنجیان وەکو ئیسماعیل سووسێ وەکو مامۆستا و شیار تیرۆر کرانیان گیرای ناچە چەندێن ڕیشیان سوتا ئازارشی زۆر دەچێشن هەمووش پشتیوان سادقە راپۆرت نووسی پاراستن کە ئەوانە خەتەرن ئەوەیە هاوڕێیان ئەوە پەیوەندێکی تەلەفۆنی بوو ساڵیادی شەید سەردەشت و دوو ڕۆژتر یا ساڵیادی کاکە مستەفای کۆچ کردووە ویسمان هەندێک زانیاری من زانیاریم زۆر لە هاتی هاوڕێیان بڕوا بکەن بەس نامەوەندە بڵێم دەمەوێت بە ئەمانەتی مێژوویەوە ئەوەندەی بتوانم لۆنەوەکانی داهاتوو ڕاستیەک بەجی بێلم بۆیە پەلە ناکەم بە دواتچون دەکەم چکە ئێمە زۆر خەڵک معلوماتمان دەدات یعنی گەیشتنە حاڵەتێک خەڵکی باڵای پارتی وێچێتی هەم لە بۆ بەششیان لە هەڵپەرستی خۆیانە ئەزان ئایندە لەو ئێمەیە ئەوان ئایندەیان نمایە بڕوا بکەن دووش کەس بڕوای بەو دەسەڵاتە نمایە بەو ئومێد خۆش ناشەوە بڕوان پێ بکەن ئەو قسانێک کرد ئەو ئومێد خۆشناو من دەزانم لە پشتەوە قسەی تر دەکەن بەس نامێ بەگرتی بدەم نامێ بەگرتی بدەم کەسیان بڕوایان بە پارتی وێچێتی نمایە لە چاردەوروبەری ئەو مەسئولە باڵایانە ئازامە تەدقیق دەکەن دوای ئەوە وعدبی ناوشتەکان زیاتر باسکەین بەس دەبی پەلە نەکەین لەبەر ئەوەی هەندە جار غەدریش لە خەڵک نەکەین ئەگەر ئاسایش و پاراستنیش بوو بەس هەموو مامتەین پاراستن کردیتی مەسرور و ماڵی مەسعود بارزانی شەید سەردەشیان تیرۆر کردیە ئەوە ئەلفوبایە بەڵام چێتر لەگەڵدا بووە و چێ ڕفاندیتی و چێ بردیتی یەکە بە یەکە ناوتان دەدەین و ئەمن بەشەشیان ئاگام لێ زۆر هەست بە پشیمانی دەکەن هەر ئەوەندە دەتوانم ئەوانەی کە بەشداری ئەو پرۆسەیان کرد کاتێکی خۆش شەوێکی ئارام بە هیوای هیچ ئەوە نەبن سێ ڕۆژکە تەلەفۆنشکە فرێ دەدەنەوە ئومێد خۆشناوشکەتان پێ دەناسێنین شەوێکی ئارام Thank you.